سڵاو بەڕێزان لەم ئەڵقەیەدا باس لە حەزرەتی کاک ئەحمەدی شێخ دەکەین کە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لە شاری سلێمانی دیدارێکی گەورەی بۆ بەسترا لە خزمەتی بەڕێز شێخ هاوار کە جێگری سەرۆکی ڕێکخراوی بەرزجایە کە هەستا بوو بەم کارە پیرۆزە. جەنابی شێخ بەخێر بی. زۆر زۆر سپاس کاکسۆڵە. دەستان خۆش بێ بە ئەو کاری کە کردن. زۆر سپاس. من حەزەکەم بەرنامەکە بە نوکتێک کە لە خۆم ڕیداوە باسکەم گەنج بووم هەژدە ساڵێکە بووم لەبەر مزگەوتی گەورە ڕاوەستا بووم کابراایکی سەرخۆش شەڕی بوو لەگەڵ جەلامێکی ترە کابرا حەچەوتی تو خوا و تو پێغەمبەر فای نەبوو وتی تو مەرقەی کاک ئەحمەدی شێخ واز بێن کابرا سەرخۆش وتی ماڵە ئاوە بێ بۆ گەیتی تە کاک ئەحمەدی شێخ. ئەمە نوکتەیەکی سەیرە ینی سەرخۆشێک ئەو باگراوندە ئەو خەیاڵە فراوانەی ئینسانی کورد ئەو خەیاڵدانەی بەتابەتی خەڵکی سلێمانی کوڵی پڕ بووە لە گەورەی کاک ئەحمەدی شێخ. پێت وایە ئەمە هۆی چی ینی؟ پێشەوەی وەڵامی ئەوە بینەوە کاک ئەحمەدی شێخ لە ژیانی خۆشیان لەم جۆرە بەرکەوتنەی هەبووە. چیرۆکێکەیە کە بە هەمان شێوە کەسێک سوێنەیەن سوێنەکە ئەخوات بەڵام دوایەڵەن بڵێ بەسەری کاک ئەحمەد لەسەری کاک ئەحمەد ئاوەستێ و سوێنەکە ناو کاک ئەحمەدی شێخ چێت تەبعەنەوە بۆ شێخ عومەری بیارە شەرە گێڕدرێتەوە بەڵام دیارە ڕاستە کڵاوەکەی داکەنەوە ئیلا بێت تفکەی لەسرم چونکە سەری من چۆن یعنی ئەمە پەیوەندی بە بەخشش و بە ئاست و بە توانا و بە لێهاتووی و بە لێوەشاوەیی و بە لە خۆبردووی حاجی کاک ئەحمەدی شێخەوەیە لە سلێمانێ. حاجی کاک ئەحمەدی شێخ ئەمەندەی هەڵوێستی گەورە هەیە لە ژیانی خۆیان ئەمەندەی هەڵوێستی گەورەیە هەیە لە ژیانی خۆیان ئاینی غەیری ئاینی وای کردووە کە بێ بە و پیاوە گەورەیە بێ بە و ڕەمزە گەورەیە بێ بۆ سیمبولە گەورەیە و لە خەیاڵدانی خەڵکا کاک ئەحمەدی شێخ یعنی لە مستەوایەکی زۆر زۆر بەرزایە بۆیە هەر ڕشتەی مرواری بخوێنینەوە مامۆستا عەلادینی سجادی لەوانەیە چەندین چیرۆکی وامان بۆ بجێڕێتەوە بە سەنەدەکانیشەوە. من ئەوە هەر خۆم ینی خۆم شاهیدی حاڵەتەکە بووم گەنج بووم سیر بوو ینی ئەم حاڵەتە بە بینە سەر بابەتەکە بە جۆرێک لە گلەیی یان نەقدی خۆمان ئەمەی خەڵکی شاریانی خەڵکی سلێمانی ینی دوای سی و ئەوەنە ساڵ لە ئازادیمان لە مەجاڵمان یەکێک لە گەورەترین سمبولەکانی ئەم شارە تازە ینی یادیەکرێتەوە بۆ ئێمە سەرکەوتوو بووین هەڵبژاردننی کاک ئەحمەدی شێخ بێگومان وڵای بەداخەوە ئەو ملاحەزەی ئەنیەوە سەرنجی ئێمەش بوو و من بۆ خۆشم لە وتارەکە باسم کرد خۆت وابزانام هەر لەو بنەماڵی ینی خۆت ئێمە تقریبن خزمین ینی یەک بیبینەوە بۆ سەرەوە ئەبینەوە بە یەک بنەماڵە. من لە وتارەکەی خۆشمان ڕێکخراوی بەرزجا کە من پێشکەشم کرد لە دیدارەکە هەمان قسەم کرد کاک ئەحمەدی شێخە بۆیە زۆر زووتر یاد و یادەوەری و چیرۆکەکانی بەسەر بکرایەتەوە لە مناسبەی عیلمی و غەیری عیلمیش بۆیە زۆر زۆر چونکە ئەوەندەی ئەم ئیشە خزمەتکردن و وەفانواندنە بەرامبەر بە بەخشی کاک ئەحمەدی شێخ لە مێژووە دوو ئەوەندە تۆ ئیشی پێێتی بۆ ئێستا مێژووسازی لەسەر بکەی ئەم سیمبولە جوانانە بدۆزیتەوە شەرحیکەیت بە خەڵکی بناسێنیتەوە لە پێناوی چی؟ لە پێناوی ئەوەی کە ئەو ڕوحیەتی لێبوردەیی کە لە زمانی کاک ئەحمەدی شێخ کاک ئەحمەدی شێخ زۆر سەرنجی لەسەر بووە و کردوێتی بە جۆرێک لە کلتور بە تایبەتی پێکۆش گونجانی جیاوازیەکان و ئیدارەی ململانیەکان بە شێوەیەکی نەرمونیانیانە کە ئەو کاتێک کەم ئاینی هەبوون کەمایەتی ئاینی هەبوون لە سلێمانیا جوولەکە و مەسیحیەکان موسڵمانەکان ناوخۆیانە چەند بەشێک بوون مێژوو بۆمانە گێڕێتەوە لە سەردەمی کاک ئەحمەدی شێخ ئەمە هەمووی بە قەولی کوردەواری و کوبرا بەیەکەوە ژیاون بەبێ هیچ کەشێک لە و مەرجەعی هەمویان کاک ئەحمەدی شێخ بووە. ئەمە یعنی بە ئیستیسمار کرێ لەسەر ئەم جانبە تۆ ئێستا هیچ کاتی ئێمە بەقەر ئێستا پێویستمان بە پێکەوە ژیان و بە لێکەڵیەکە هەڵکردن نییە. زائیدەن ئەوە مەسەلەن کاک ئەحمەدی شێخ زانای شەریعەت بووە و لەو دیدارە چەند باسێک لە باسەکان لەسەر فەقاهەت و لەسەر لایەنی عیلمی کاک ئەحمەدی شێخ بووە بەڵام کاک ئەحمەدی شێخ سەیری کە دایمە بۆ زمانە مخاتەبەی خەڵکی کردووە بۆ یعنی من وا تێگەیشتم وا شاتە بەرچاوم
خەڵکی نەوتووە بیان کوژن وایان لێ بکەنەوانی لەگەڵتانە جیاوازن یان نەیترساندون ئەوەندەی کە تەشویقی کردوون بۆی پەیامەکانی خۆی بگات و داوەتیان کە بۆ ناو دایرەی ئیسلام و لەگەڵ هەموو چین و توێژەکە هەڵی کردووە لەبەرەوە ئێمە زۆر ینی هەر بابەتی وەفاشی لێبەریتە دەرەوە ئێمە ئەو کارکتەرانی کە وەکو کاک ئەحمەدی شێخ لە مێژووە هەمانن و هەندێ هەڵوێست لە مێژووە هەمانن ئەبێ بیانێنین ئێستا ئیسیسماریان کەین بەڕاستی ئیسیسماریان کەین بۆچی بۆ مێژووسازی ینی مێژووسازی لەسەر بکەین لە پێناوی نەتەوە سازیە ئێمە خەیاڵی یەکەممان لەم ئیشا ئەوە بووە بە تەنیشتی ئەوەیشەوە کاک ئەحمەدی شێخ شایانی ئەوە بوو ینی وەفایەک لە ئاستیا بنوێنرێ هیوادارم ئەوەی ئێمە کردمان ئەگەر ئیشێکی لە ئاستی ئەویشان نەبوو بێت بەڵام خەڵک دەست پێشەر ئەساسی نێتەکەمان خۆی لە ڕاستە خەڵک فعلا قسەکەی بەڕێزت ئەمە شتی لەستری لەسەر بنیاد بنێم یا مێسان نە کاک ئەحمەدی شێخ ئەوانی ترمان نایە بۆی یادیان بکەین ینی کۆمەڵگە یا گەلانی تر سیمبولەکانی خۆیان دروست دەکەن ئێمە سیمبولەکانمان ئەشارینەوە ئەڵێن هیتلەر بەو هەموو دیکتاتۆرێتی خۆیەوە چۆتە بەردەمی پەیکەری نیتشە کڕنوشی بۆ بردووە چونکە نیتشە فەیلسوفی گەورەی ئەڵمانیا ئێمە کەسانی وەکو کاک ئەحمەدی شێخ ینی شێخ مەحموود مەسەلەن زۆر جار لەلایەن مڕاهق و هەرزەکارانی فکری و دینیەوە گاڵتەی پێکرێ لە ڕاستیە ئەمە لەسەر ئەم بابەتانی زیاتر قسە بکەم کاک شێخ حەزەکەم یەکێک لەبارەی شێخەوە کە فرە ڕاهەند و فرە بوار بووە قسە بکەم یەکەم لە بواری کۆمەڵاتە کە بەلای منەوە گرنگە چۆن باسی کاک ئەحمەدی شێخ بکەین و چۆن کەڵکی لێوە بگرین کاک ئەحمەدی شێخ هەم لە بەڵگە فلیمەکەی ئەوێ هەم یەکێک لە توێژینەوەکان کە دوو پرۆفیسۆر نووسیویان و ئامادەیان کردووە لایەنە کۆمەڵایەتەکەی ژیانی کاک ئەحمەد ڕەنگە ئێستا حەقی خۆشی نەدرابێتێ کاک ئەحمەدی شێخ سەرنجی یەکەمی لەسەر فەقیر و هەژار بووە لەسەر کوێر و نابینا بووە لەسەر نابیناکان بووە لەسەر خاوەن پێداویستی تایبەت بووە و لەسەر ڕوونەدانی زوڵم بووە لەلایەن بەهێزەوە لە بێهێز زۆرتر لەهانی لاوازەکان بەزەبت کۆمەڵێ چیرۆکی زۆر هەیە لەسەر ئەو بابەتانە منیکان بۆ من زۆر سەرنجڕاکێشە پەیوەندی بە دوانیان وڵە مەزدەرەکانیش باسەکەم بۆ من زۆر سەرنجڕاکێشە خێزان و شیرازی خێزان و ژنومێرد و تێکنەچوونی خێزان مامۆستا عەلادین سوجادی باسێکات جارێک لای مەریوان ژنومێردێکە بێ بە شەڕیان ژنەکە ئەڕاتەوە پیاوەکە ئەچێت ژنەکەی خۆی بێنرە خەزوری پێڵی مەگەر کاک ئەحمەدی سلێمانی بێگینا نەیتۆ بەم لایە بە ئێراوە کۆی کەیتر بە تەمای هیچ مەبە ئەم قسەیە لە ڕێگەی کەسێکەوە لە سلێمانی لە شوێنێکە گەڕدرێتەوە و ئەم قسەیە گاتەوە بە مزگەوتی گەورە کاک ئەحمەدی شێخ بەدزیەوە ئەچێ بۆ مەریوان ئەچێ ماڵەکە دۆزێتەوە و داواکاڵێ ژنە بنێرنەوەڵێ من قسەی خۆم کردو تەمان دیارە جلو بەرگشتیشی ئەوەندە زەرنەق و بەرنەق نەبوو کە یەکسەر مێزە سەر و مێزەر و ئەوانە ینی پیاوێکی سۆفی بۆ بەڕاستی بە مەعنا ڕاستەقینەکەی توانە دەرەشتۆ بڕۆ بەلایشی خۆتەوە ئێمە قسەی خۆمان کرد من کاک من ئەحمەدم لە سلێمانیەوە هاتووم ئیتر کابرا آخر خەجاڵەتەیەک و ژەنە ئەمە یعنی یەکێکە لە چیرۆکە زۆر سەرنجڕاکێشەکان مامۆستا مەلا مستەفای سەفۆتیش لە کتێبێکە باسی ئەوە کە ئەو دقیقە کوڕەکەی مردووە لە مزگەوتی گەورە کاک ئەحمەد دیار نامێنێ دوای شێخ سەعیدی شێخ مستەفای کوڕەزای لێ پرسێ کە باوکی مردووە دیارە دڵی گەرم بڵێ هەموو خەڵکی سلێمانی لێرێ تۆ لەکوێیت ئەڵێ وەڵای کوڕم چپانیان بەگوێمە لە فلانە ماڵ موشکیلەیە چوون بەدەمەوە جا ئێستا ئەم قسانی کە منێکم ڕەنگە بێ بە گاڵتەجاڕی ناو سۆشیال میدیاش بەداخەوە بەڵام من تکاکەم هەر کەسێ پێشەوەی کۆمنتێکی لەسەر ئەم بابەتە هەیە بیر لەوە بکاتەوە ئایا کاک ئەحمەدی شێخ پیاوێکی ئاسایی بووە ئەگەر پیاوێکی ئاسایی بوو ئەو مەلاینی لە زمانی ئەوە ژیان و مردن بۆ کەس ناوێن نانێ کاک ئەحمەد بۆ بە زیندوێتی ناو یا دویادەوەری ماوەتەوە معنای وایە کاک ئەحمەدی شێخ جیاواز بووە خەڵکیش کە جیاواز بوو معنای ئەدای جیاوازە ئەگەر ئەدای هەر وەکو خەڵکی کە بێتر جیاوازەکەی لەکوایە بۆ ئەم چیرۆکانە کە من سەنەدەکانیشم باس کرد من خۆم بێگومانم لە ڕاستبوونی زۆر باشە حەزەکەم لە ڕووی زانستی جاتخوا کاک سۆران باەکی زافیکە بکەم بۆی بە سەرمانە تێنە پڕێ وەختی خۆی بە خۆی نەخۆشی ئاوڵە لە کوردستان و لە سلێمانیش بە تایبەتی ژمارەی زۆر مناڵ یا خەڵک نابینا بوون چاوێن لە دەزاوە زۆر وەزعان خراپ بووە زۆر بارودۆخێکی زۆر خراپە ژیان کاک ئەحمەدی شێخ فەرمیەتی ئەمانە بێنن بیێنن لە مزگەوتی گەورە فێری قورئانیان کەن قورئانیان پێ لەبەرکەن دوایی بە خەڵکیشی وتوێتی لە بۆنە مناسبەکانتانە ئەبێ ئەمانە بەرن ئەگەر جەناب ببیرێ بێت
پێشتر هەر تعزیەکان بە تایبەتی هەروە. حافزەکانیان خوێند بەڕاستی ئیتر ئەوە لە حەقی دەستی خۆی حتى وەرەگرێت. اما ما نزاي حافظ يعني نابنا يعني من والله من نالبو منش من بالضبط. حافظ يعني نابنا يا مثلا هذا بالمناسبة كوترا عبد الحليم الحافظ من قلبي يعني پێتان سير سێر ما بوو كان خو شويرني یا کاک سۆران بەخشینی ژەمە خواردنی بێ بەرامبەر بە فەقیر و هەژار کە ئەوە تا ئێستاش لە مزگەوتی گەورە بەردەوامە. یعنی سوپاسێکی زۆر بۆ مزگەوتی گەورە ئێستاش کە ئەو کللتوری ژەمە بەخشینی خواردن بەبێ بەرامبەر بە فەقیر و هەژار کە تا ئێستاش بەردەوامیان پێبەخشیوە. خۆی لە ئەسڵی شایەکێ لە ئیشەکانی تەکی ئەوەیە ئەبێ خزمەتی فەقیر بکرێ و خزمەتی عابرە سەبیل بکرێ. زۆر باشە. بابێنە سەر لایانی زانستی ئەوتر شێخ کاک ئەحمەدی شێخێکێکە لە زانە گەورەکان لە ڕووی زانستیەوە حەزەکەم تیشتێ بخێنە سەرم بابەتە. تا ئێستا ئەم قسەیە وەکو قسە ئەکرا. کاک ئەحمەدی شێخ لە دوای خۆی مەکتوبەکانی جێهێشتووە مەکتوباتی کاک ئەحمەد کە ئەوترێنەوە و مەکتوب مامۆستا عەبدولکەریم و مدەڕیس و کەسێک بە ناوی لۆهان قادر وابزانم دکتۆر لۆهان قادر وابزانم ناوەکەی گەر واڵە نڵێم چەند مەکتوبێکیان کردووە بە کوردی و خەڵک بینیوێتی بەڵام زۆری مەکتوبەکانی کاک ئەحمەد تا ئێستا بە چاپ نەگەیشتون. کاک ئەحمەدی شێخ بێجگەل لە مەکتوبەکان چەند کتێبێکیشەیە ئەوانی کە ئەهلی اختصاصن ئەڵێن ئەو ستایلە فقهی کە ئەو ئیشی لەسەر کردووە. طبعا من یەکێک لە بەحسەکان کە تایبەتە بەو بوارە خوێندومەتەوە ئەمەندە پیاوێکی قوڵ و لێزان و شارەزا بووە کە ئەو قسەیە تەواو تاو ڕاستە کە ئەوترێ کاک ئەحمەدی شێخ زانایەکی گەورە بوو بەڵام پێشتر چونکە زیاتر مەناقیب و کەراماتەکانی لە ناو خەڵکا دەماودام ڕۆیشتووە و باس کراوە لایەنە زانستەکە بوو بە ژێرەوە. هیوادارم ئەم دیدارە سەرکەوتوو بێ لێوەش کە ینی ئەو تەمەی لەسەر ژیانی زانستی کاک ئەحمەدی شێخش لا بردرێ وەکو خۆی چەنی هینێ بڵین ئەو ئیجازەی داوە بە مەلاکەن ینی ژمارەیەکی تەقریبی لەو بارەوە مەسەلەن طبعا دەرسی هەبووە دەرسی علومی هەبووە ڕۆژانە. من ناتوانم بە ژمارە هیچ بڵێم بەڵام ئەو مەلا بەناوبانگانی کە لە سەردەمی کاک ئەحمەدی شێخا ژیابێتن یا ئیجازی یا پیانیا چون لای ئەو دەرسیان خوێنم بەڵام ئێستا لە بیرمەکە بە جەنابە بڵێم سید ئەحمەد فایزی بەرزنجی کە یەکێکە لە هەر عالمە گەورەکانی کورد جەناب تەزانی و شەحسێنی قازی هەردووکیان خوشکەزای حاجی کاک ئەحمەد نەچەندکیانە وترێ خوشکەزازایەتی بەڵام هەردووکیان خوشکەزای حاجی کاک ئەحمەد و هەردووکیان لای ئەو خوێندویانە کە شەحسێنی قازیش یەکێکە لە منەوەرە گەورەکانی سەردەمی خۆی تقریبا هاوتەمەنی نالی تۆزێک ڕەنگە مناڵتر بێەوە چەندین شعری فەوتاوە بە چەندانەیەکشی ماوە کە بە هەمان شێواز و ستایل و مۆدێلی نالی شعری نووسیوە و مامۆستا نەجمەدینی مەلا لە گۆشەی شعر و شاعیرەکانمان نەژین زۆر وەسفی منەوەری و بە توانایی و ئیمکانەتی شەحسێنی قازیەکە ئەوە سید ئەحمەدی فایزە و زۆر مەلایکەش من ڕاستیەکەی ئێستا ژمارەیەک بڵم ڕەنگە هەر تۆزێ قورس بێ بەس ئەو دوانم لەبیر وەکو دوو نوخبە وەکو دوو کەسی زۆر دیار وەک عالمێک توانیوێتی جیلێک لە عولەما پەروەردە بکە زۆر باشە. ئەوەی کە جێی هینە عادەتەن ئەهلی طریقەت ئەهلی تەسەوف و ڕوحانیەت کەمتر بەلای ئیلماچن بەڵام کەسێکی وەکو کاک ئەحمەد هەردووچی کۆک کردوتەوە لە ڕووی بڵین ڕوحانیات یا ئەهلی طریقەت کاک ئەحمەد چ دەورێکی زۆرترین شایەتی بۆ درێ مەلا حاجی مەلا ڕەسوڵی دێلێژە کە خەلیفەی بووە و کتێبێکەکەی ڕەغبەت الطالبین هەرچەنە ڕۆژە من وا لێوێ کەوتە بەرگوم کە تەلیفی خۆی بێ بەزەوەی کە من نەزانم تەلیفی خۆی نییە لەبارەی خەوارق و کەراماتی پیرەمێردی نەمر پیرەمێردی نەمر کتێبێکیە لەسەر کاک ئەحمەد هیوادارم خەڵک خۆ پیرەمێرد لە سەردەمی خۆیان کوردیش و سلێمانیش لە پیرەمێرد منەوەرتری نەبووە. ئەی جەنابە چیرۆکەکەی بیستووە کە پیرەمێرد دەیگەڕێتەوە لە دەمی مامۆستا سەعیدی نەورەسیەوە سجن بۆ لە دیاربەکر پێم وایە لە ئەستەمبوڵ سجنی بینی و کاک ئەحمەد چۆتە خەوی و توێتی بە پیرەمێردی و توێتی تاو منیتر ناترسم لەوەی کاک ئەحمەد توێتی بەرەبن ئەوە دیسانەوە مامۆستا عەلاجینی سوجادی لە یەکێ لە مەزدەرەکانی گەڕێتەوە لەلایەنی ڕوحی و کاک ئەحمەد مەکانێکی زۆر گەورەی هەیە. شێخی طریقەت بووە بەڵام کاک ئەحمەد طریقەتی لەگەڵ شەریعەتە متوربە کردووە نەیهێڵاوە انحرافات ڕووبات. یەکێک لە دیدارەکەیەکی لە مۆزوع سەرنجڕاکێشەکان بۆ من ئەوە بوو منیش وەکو جەناب یعنی ئێستا ئەوانی کە تۆزە شەعرەزای ئاگاییمان هەیە لەولایەنەوە دایمەوە تێگەیەنرابووین کە تەسەوف زۆر لە دەرەوەی دینە و لە دەرەوەی شەریعەتە و ئەمە هەر
خرافیاتە و مۆدلێکی نازانم جەناب تەزانی زۆر لەسەر ئەوانە وتراوە بەڵام زۆر مهمە دانیشیت کەسێکی زانا یا چەند کەسێک یان ناوەندە یار لە ئیشەکە یعنی بسەلمێنرێت ئەو مۆدیلی تەسەوفی کاک ئەحمەد و کە زۆرێک لە مۆدیلی تەسەوفی قادریەکانی منتیقەکەش لە دوایەوە لە کاک ئەحمەد یعنیێکێکە لە شێخە گەورەکان زۆر مهمە یعنی ئەم پەیامە بە خەڵک بوترێت کە نەخێوانیە تەسەوفی کوردی هەر ئەوەیە خصوصیەتی کوردی وەرگرتووە لەبەری ناو مجتەمەعی کوردی ئەگینا ڕۆحی شەریعەتی هێناوە متوربی کردووە و ئەوە لە دیدارەکە سەلمێنرا بەڕاستی بە قەنەعەتی من یعنی من وەکو گوێگرێکیش کە لێ ئامادە بووم پێم وابوو وەڵامی تەواو و دەقیقی تیا بوو بۆ مەسەلێ کاک شێخ لەو کاتەیە کە کاک ئەحمەدی شێخ با بڵێن شێخایەتیەکە و ڕابەرایەتی کە هەریەم کوردستان یا سلێمانیەکە لە هەمان کاتە بابانەکان هەن ئەو ئاشکرا ئەو پەیوەندی چۆن بۆ ینی لە بینی شێخ و بابانەکان من کاکە سۆران ڕاستەکەی شتێکە زانیاریم زۆر لەسەری نێ ناچمە ناو وەڵامەوە بەڵام ئەو نازانم هەر ئایلی بەرزنجی بە عام کە کاک ئەحمەدی شێخ ڕشتی خێزانەکان لە بنەماڵەی بەرزنجیە بە درێژایی مێژوو پەیوەندی خزمەتی هەبووە لە نێوانیانە بێت جەناب تەزانی شێخ مارفی نۆدەی لای میرەکانی بابان چەند باوکی کە حاجی کاک ئەحمەد چەند لە پێش بووە و چەند ڕێزدار بووە بێگومان ئەمە بۆ کاک ئەحمەدی ڕاستەوە لە خزمە نزیکەکانی کاک ئەحمەدی شێخ کە ئامۆزەزای کاک ئەحمەدی شێخەکە شێخ مەعروفی ڕیشەڵانی گەڕەزیلی خێزانەکەی کچی سلێمان پاشا و خوشکی ئەحمەد پاشا و خوشکی عەبدوڵڵا پاشایە بەس شتێکی لە بیرمان نەچێ پاشاکانی بابان جەناب تەزانی لە ناو خۆیانە ململانێکی تونتە بووە بەداخەوە یعنی بەڵام ئەوە حەقیقەتێکی تاریخیە و هەندێکیان زۆر باش بوون هەندێکیان ڕەنگە ئیتر ئەوە وەکو واقعی ژیان اینجا لەبەرەوە زۆر ئاسایی ئەگەر زانایەک شاعیرێک لەگەڵ مەسە ئەحمەد پاشا کەس نەمان بیستووە ئەحمەد پاشای کوڕی سلێمان پاشا یا سلێمان پاشا نەمان بیستووە کەس پەیوەندی ناخۆش بوو بێ لەگەڵیە و بێگومانم لەسەر لەوەی کە کاک ئەحمەدی جوانتری پەیوەندی چونکە زیاتر ئەوان هاوتەمەنی نزیکی یەکم لە ڕووی تەمەن با بڵێن شێخ مەعروفی نۆدێ ئەتوانین بڵێن سوڵتەیەکی گەورەی هەبووە لە سلێمانی ئایا کاک ئەحمەدی شێخ هەمانە و وراستەی وەرنەگرتووە بەڵ بزەبت بەڵام پاشاکانی بابان هەمیشە ڕعایەتی مەکانی علمی ئەمانیان کردووە و قەت چۆنڵی هەڵوێستێکیان بەرامبەر نەنواندون و لە قسەیان دەرنەچوون بە کوردیەکەی جەناب تەزانی مەولانای نەمریش پێشەوەی لە سلێمانی تەشریفی بەرێ ڕاستە ئەوترێ بەشێک لە ڕۆشنەکەی پەیوەندی بە ململانی سیاسی ناو بابانەکان یا بابانەکان بەڵام من بیرمێ یەکێک لە نووسەرەکان بەداخەوە لە پێش دانیشتنەکە ناوەکەی مێنا مستەر ڕیچ باسیەوە کاڵێ پاشەکانی بابان بە پێوە لە خزمەتی ئاوەستان پاشەکانی بابان حرمەتی تایبەتیانە بۆ سەرباری و بارودۆخە سیاسی نالەباری لوز بەڵام حرمەتی تایبەتیانە بۆ زانا و داناکانی گەلەکەمان یا شارەکە با بڵێن کە سنووری جۆغرافی سیاسی ئەوان لەم شارە بووە پاشەکانی بابان هەندێکیان لەوانن کە بەدوای مەساڵ خۆیان عالم بوون بەشێکی زۆریان بەدوای مەسادری گرنگ و نایە گەڕاون لە بەهۆی دەسەڵات و نفوزیانەوە ئەوترێت ئەحمەد پاشای بابان کە ئەبێت بە والی یەمەن لەوێەوە سەرچاوی زۆر بە نرخی دانسقا ئەکرێتەوە ئەینێرێتەوە بۆ سلێمانی ئەهلی عیلم بوون لەگەڵ بەشێکی زۆریانە بێگومان پەیوەندێکی زۆر خۆشە بووە باشە لێماڵین کاک ئەحمەد شێخی تەریقەتە لە ڕووی پەروەردەییەوە چۆن بڕوانینە کاک ئەحمەد یەکێک لە باسەکانی ئەو ڕۆژە بزەبت باسی ئەمە بوو زانستگاکەی کاک ئەحمەدی شێخ باسی ئەوە ینی من طبعا طریقەتەکە قادریە ئەم طریقەتی قادریە منهجێتی خۆی هەیە بالمناسبە طریقەتی قادری لەگەڵ کەس نەزانی ئێستا خزمەتیان هەیە قوربان عەرزەکەم طریقەتی قادری بۆیە جەناب لە من پێم وایە شارەزاتری طریقەتی قادری بۆیە پێوتری طریقەتی قادری نسبەتەن إلى سير عبد القادر جيلاني قربان طريقتي كزنزانيش كزنزاني لقال كاك احمد الشيخ فرع طريقتي كزنزاني فرعك لطريقتي قادري سندي طريقة كان اتشتو سر شي حسيني قازنقايا يعني لدواي كزنزاني كان ولا شي حسيني قازنقايا وتشتو سر الشيخ عبد الصمد غلازردا والشيخ عبد الصمد غلازردا وتشتو سر الشيخ حيديني بابلين شوريجا يا كركوك ولا هو تشدو سر شيخ اسماعيلي ولياني زور باش اي شيخ معروف انه ان جاء طريق سندي طريقتي كاج احمد شبو باسكم طبعا زياد لطريقتي كان هبو بس تو برسياري طريقه قادر كيم ليكي قادر طريقتي قادر كياس طريقتي الى شيخ معرفي باوتشي ورقرتوا
شێخ معرفیش ئەو ترێکە لە شێخ عەلی کۆسەی دۆڵپەموو وەرگرتووە و ئەویش لە شێخ ئیسماعیلی وەرگرتووە، یعنی یەک مەصدەریان هەیە، یەک مەصدەر لە شوێنەکە لە شوێنێکا بەیەکەگەنەوە. بەڵێ شێخ ئیسماعیلی ولیانی، شێخ ئیسماعیلی ولیانی کە هەر یەک عایلن. ئەن شێخ ئیسماعیلی ولیانی لەگەڵ شێخ ئەحمەدی غەزایی کە باپیرە گەورەی کاک ئەحمەدی شێخە برای یەک بوون. یان یەک بەڵێ ئەوانیش لە شێخ عەبدوڵڵای سوێرەڵیان وەرگرتووە. جاکە ئێماڵین وشەی شێخ سەجارن کاک سۆران بە ئەمە ڕاستکەینەوە. ئەو ڕۆژەش هەستم کرد ئەم بابەتە زۆر لای خەڵک وازع نەبوو. وشەی شێخ لە کوردەواریە تۆزێ دەستکارێکنە شێخ کەسێک وترێک ببێ بە گەورەی شوێنێکیان ئیشێک وەنیە قسەکە حەسر نییە بۆی طریقەت حەسر نییە لەسەرەوەی ئیلا بێ شێخەکەی سەیدیش بێت. سەیدێک لا عەرەب ئەو قسە شێخ جیاوازە لەسەر بەس لای ئێمە کاڵی شێخ یانی سەید شێخ و شێخی بەرماڵمانێ شێخ سەید و شێخی بەس سەیری کەسا مەولانە خالیدی نەخشبەندی بۆ نمونە کە مرشیدێکی گەورەی طریقەتە سەید نییە. ئەو ترێکە میکایەڵی بووە و جاف بووە بەڵام بەهۆی توانستی خۆیەوە ڕاستە بەهۆی هەوڵی خۆیەوە وای لێ هاتووە لە کۆتایە ئەمەش خاڵێکی جوانە بۆ مێژوو شاری سلێمانی بیرمان نەچێ و بۆ مێژووی کوردستانی شەردیسانە بێ زۆرێک لە سەیدەکان کە بە نەسەب سەیدن بەڵام خەلیفەی مەولانە خالیدیان ئەوترێ شێخی بەرماڵ ئەو لە کوردەواریە ئەوترێت شێخی بەرماڵ عنی ئەو کەسانەی لە بەرماڵ و تەقوا و خواناسیەوە پێگەن ینی قەزدەمەوەی شێخی طریقەت بەڵێ کاک ئەحمەدی شێخ هەم سەید بووە هەم شێخیش بووە. ئەو بۆیە طریقەتی قادری زۆرتر بەلای ئالو بەیتە لەناو هەموو طریقەتەکانە کاک سۆران ئالوبەیت احترامی تایبەتی خۆی چونکە لە ئیسلامە احترامی تایبەتی خۆی هەیە. اینجا ئەمە بیرمان نەچێ و زمانی کە ئەمریکان دەسەڵاتە گرنە دەست جەناب تەزانی ینی ئالوبەیت چۆنەڵی زوڵمێکی زۆریان لێکرێ وازحە ناشاردرێتەوە ینی بە کەس ناشاردرێتەوە ئەتوانی بڵێ طریقەتەکان تۆ سەیریکە لە مەزلومیەتی ئالوبەیتەوە وەکو مەذهەبیان سون نییە بەڵام وەکو خۆشەویستیەکی زۆریانێ بۆ ئالوبەت بۆیە کەمترین بەرێکەوتنیشان لەگەڵ ینی شیعەکان ژڕکیان لە ئەهلی طریقەت و تەسەوف نییە. زۆر باشە با ئاخر پرسیار کە مەبزانم کاتمان کەمماوە فشارم ئەخەنە سەر لە ئێستادا چی ماوە لە کللتوری کاک ئەحمەدی شێخ خۆ پێویستە چی ئێستا وەکو پێشتر باسم کرد سپاس بخوا تا ئێستا کللتوری بەخشینی ینی من 20 مەڵان ڕۆژی 1000 ژەمە خواردن بە بەلاشێ ڕەنگە سا مەطعەمەکانی خواردنگەکانی سلێمانی ڕقیشیان لیان بێت حەقیشیان نییە ئەمە جارە بەشێکی زۆری کللتوری کاک ئەحمەدی لەبەروی ئیشی لەسەر نەکرابوو. کاک ئەحمەد کاک سۆران تۆ شایەتی لە زەمەنی جەناب تۆ تا ئەگاتە من و پێش جەنابیش ینی حزوورێکی ئێمە ینی توانم بە یەقینەوە بڵم ڕۆژانە جارێک لە بەریەکەوتنمان لەگەڵ یادێک یادەوەریەک سوێنێک چیرۆکی کاک ئەحمەدە هەبە و جیلی ئێمە و پێش ئێمە کاک ئەحمەدی شێخ سادە و ساکاریەکەی تەوازوعەکەی زوهدەکەی وەرعەکەی وڵا بەشێکی زۆری لەوە فرە ڕەنگیش تا سا لە سلێمانیا ڕەنگەداتەوە خۆی سەیری ئەتوانی بڵێ کاک ئەحمەد لەبەروی خەڵکی سلێمانیا ئەم کاک ئەحمەدەی لێ دەرچوو و سلێمانیش بۆیە ئەم سلێمانە چونکە ئەم کاک ئەحمەدەی هەبوو ڕەنگە قسەکە بەم دیوار ڕاست بێت بەم شێوەیە کاک ئەحمەد ئەگەر خەڵکی سلێمانی نەبووە ڕەنگە لەگەڵ ئەو هەموو زانا گەورەیە ڕاستە باوکی زارایکی گەورە بووە لەگەڵ ئەو هەموو زانا گەورەیە بەریەکەوتنی نەبووایە و ئەو کاک ئەحمەدە گەورەیە ینی لە ڕووی عیلمیەوە با بڵێن بە دیوێکیکەیشە سلێمانیش کاک ئەحمەد جۆرێک لە کللتوری دروست کرد تەقسێکی دروست کرد کە پێکەوەژیان زۆر میمە نابێ بەریەک بکەوین یعنی بۆیە ئەبینی و پیاوێکی مەرن بووە ینی کە تۆ لەگەڵ جیاوازەکان ناڵەگەری ینی جیاوازەکانی کێشێتوان خوان نمایش بکەن گشتیوان ینی واللهی لای کاک ئەحمەدم بابەتە زۆر تۆخە ینی من نەمبیست من ئەو ڕۆژە مقابلەیە کرام بەڕاستی هەر لێوتم بۆ نمونە لە شێخانی ئەودی و شەمزینان وانەوە بزن مەسەن کەسی چۆک حەسەن زیرەک کە لای ئێمە کەسێکی هونەرمەندە بەرحاڵ یا محەممەدی ئەمانە ئەهلی طریقەت بوون ینی موریدی شێخی شەمزینان بوونەوە بزانم و وایە ئستاز خۆی لەناو پانتایی لە خۆگرتنی خەڵک لەناو طریقەتی ڕاستەقینە ینی ڕێنجەکە زۆر فراوانە مرونەتەکە زۆرە ینی خەڵک ڕەت ناکەنەوە ئەیانە بێتە ناو دایرەی طریقەتی خوان و لێو جاری کە پەروەردەیکەن و کاک ئەحمەدی شێخ زۆر سەرنجی تەرکیزی لەسەر پەروەردە بۆ کاک ینی زۆر سەرنجی لەسەر پەروەردە جارە موریدەکانی خۆی خەلیفەکانی خۆی ئینجاش لە ڕێگەی مەکتوبەکان یاخر مەکتوبەکانی لەگەر ئەوەی لە مەعنا زۆر قوڵە بەڵام زمانی نووسینەکەی زمانێکی سادەیە ینی بیستۆتی زۆرترین خەڵکی ئیسفادە لە مەکتوبەکانی بکە و کاتە خۆ دەزانی مەسادر چۆن دەستکەوت و چەند کەم بووە جا تۆ
شتێکی زۆر مەسەلەن ئەحمەد فایز بەرزنجی کتێبێکی هەیە کەنز السن بە 6 زمان نووسیوەتی و 11 عەمود و باسی 12 عیلمەکە وەکی ئێستاش خەڵک لێی تێ ناگات بۆ کاک ئەحمەد عکسی ئەوە بە زمانێکی وان نووسیوەتی کە زانەکانی ئەو کاتش بە جوانی لێ تێبگەن و ناوەخنی پەیامەکانی پڕپڕێتی لەم ڕەهەندانی ئێمە باسمان کرد ڕەهەندی باشبوون لەگەڵ فەقیر و هەژار و نەدار زوڵم نەکردن زۆر دژی زاڵم بووە و باسی ئەهلی زمەی کردووە زۆر بە باشی کە ئەبێ حورمەت بگێ لە بەڵگەن فلیمەکە لێ باس کرا نووسەرێکی تازە ناوی شاولی العازەرە کتێبێکی تراژیدیای جووەکانی قەرداغ نەک باسی کاک ئەحمەد بە چاکێکە باسی شێخ سەعید و شێخ محمودیش بە چاکێکە. زۆر سپاس جەنابی شێخ ماندوومان کرد. زۆر سپاس کاک سۆرانگیان هیوادارم سەرکەوتوو ببین لەوەی کە دەستی خۆش بێ زۆر سپاس بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا میوانەیشتر و ئەڵلقەیەکتر خواتان لەگەڵ.